لە کۆی نزیکەی 370,000 توشببووی کۆڕۆنا تقریبان ینی نزیکەی ئەوەندە تەنها 45,000 داخل بوون هەبووە لە نەخۆشخانەکان بە شێوەیەکی گشتی. تەنها لە شاری هەولێر و ئەو پێداچوونەوانەی کە تاوەکو ئێستا کرایە لە حاڵەتەکانی داخلبوون لە ژوورەکانی چاودێری چڕ زیاتر ینی نزیکەی 1900 کەیس یاخود حاڵەت وردبنی تەواوی لەسەر کرایە بە تایبەتی تێچووەکان ئەو نرخەی کە لە بۆ نەخۆشەکان دیاری کراوە و بەبێ ئەو ڕێمایی کە لە وەزارەتی تەندروستی دەرچووە لەسەر نەخۆشخانە تایبەتەکان کە بەڕاستی مەبلغەکەی کە وەردەگیرا لە زۆربەی نەخۆشخانەکان هەندێک جار زیاد بوو و وامان کرد بە ژێرەی یاسا ئەمە ڕێک بخینەوە بکرێت بە ینی ژمارەیەکی دیاری کراو لەو تقریبا 9 207 نەخۆش تاوەکو ئێستا تەجاوزی لەسەر کرایە لەسەر نرخەکان. ئێستا ئەمە دەتوانین بڵێن نزیکەی 710 میلیۆن دینار دەگەڕێندرێتەوە لە ڕێگەی ئەو لێژنەیە کە دانراوە لە بۆ بەدواداچوون لە نرخی ئەو نەخۆشانەی کە لە ژوورەکانی چاودێری چڕ و لە شوێنەکانی تر کە پێویستیان بە چاودێری نەخۆشخانە هەبووە بەم شێوازە ئەم ژمارەیە کە نزیکەی 710 میلیۆن دیناری عێراقیە ینی پێبژاردن کراوە لەسەر چەند نەخۆشخانەیەکی تایبەت